Hey, what's up guys? Welcome to Learn&Explore. منیادا خوشحالم گەڕاینەوە لاتەن لەوانەیەکی نوێ یاخود زنجیرەیەکی تازەکە ناومان ناوە وانییە وایە کە لەم زنجیرەیە باسی ئەو وشە و دەستەواژانە ئەکەین کە زۆر لە یەکەوە نزیکن بەڵام مانەکانیان جیاوازە. بۆ زنجیرەیەکەم دوو وشەمان هێناوە کە زۆر کەس بە هەڵەیان تێکەڵیانەکا کە ئیش بریتە لە وشەی series لەگەڵ serious. کەم دوو وشەیە هەموو شتێکیان جیاوازە بەڵام زۆر کەس تێکەڵیانەکا. یعنی هەم لە ڕووی خوێندنەوە بە جیاوازی خوێندرێنەوە، هەم لە ڕووی سپێلینگەوە، هەم لە ڕووی ماناشەوە. series بە مانای زنجیرە یان نەوەیەت. بۆ نمونە ئەڵێن Apple Watch Series 8 زنجیرەی هەشتەمی سەعاتی ئەپڵ بۆ نمونە، یان بۆ نمونە زنجیرەکانی Xbox ئەگەر شارژەی گیمینگەوەمانە بن بۆ مناڵی Xbox Series S، Xbox Series X. ئەمە بە مانای زنجیرەیەت. مانایەکی تری بە مانای زنجیرەیەت بۆ نمونە زنجیری تەلەڤیزۆنی یان TV series. بۆ نمونە Breaking Bad ئەمە TV seriesێکە، Prison Break یان New Amsterdam ئەمانە هەمووی TV seriesن نەک TV series. ئێستاش ڕابڕێنە سەر وشەی دووەممان کە بریتێ لە serious. Serious واتە جددی کە serious بە مانای جددیت. بۆ نمونە یەکێک شتێک ئەڵێت تۆزێ سەیرە بەلاتۆیان سەر دەسوڕمێڵی Are you serious؟ بە جددیتە؟ بۆ نمونە من ئەڵێم I don't like watching TV series. مامە ڕاستیش ئەڵێت Are you serious؟ يعني بجديته نظم حزم لزنجيري تلفزيوني نية ماما راستيش قالت Are you serious؟ بجديته يعني شلون حزم لينية كهذا لك وتايا series واتا زنجيرة serious واتا جدي ايوش لكم انت كان دو شي هاوشي ومن بو بنوسن كرانجا خوينوان وكو يقويتيان لهرو يكو خلق لين تيكل ببيت لكم من بنوسن اما شتوديان ليو رقدينو لداهاتو يعني كين بفيديو زنجيري يكمي وانييە وایە کۆتایی هات تاوەکو وانەیەکی تر بەخوای گەورەتان سپێرین خاتان لەگەڵ